سڵاتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بووە وەرگرتنی پەیوەندەکانتان سەتۆری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک پشکی کورد لە پرۆژە یاسای ژێرخانی ئابووری عێراق و ئەگەرەکانی ئەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتانە دیارە بەڕێزان ئەمڕۆ بەهۆی چوونە دەرەوەی ئەندامانی هەرسێ لیستی هاوپەیمانیی کوردستان و گۆڕان و عێراقیە نیسابی یاسایی دانیشتنی ئەمڕۆی ئەنجومەنی نوێران تێکچوو بەو هۆشەوە دەنگدان لەسەر پرۆژە یاسای ژێرخانی ئابووری عێراق کە ئیتلافی دەوڵەتی قانون و زۆرینەی کوردەکانی نێو هاوپەیمانی نیشتیمانی پشتگیری دەکەن دواخرا هەلو بارەیەوە نەجیب ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەرلیستی هاوپەیمانی کوردستان ئەوەی ڕاگەیاند کە لە بەرنامەی ئەمڕۆی دانیشتنی پەرلەماندا بڕیار بوو دەنگ لەسەر پرۆژە یاسای ژێرخانی ئابووری بە قەرز و پرۆژە یاسای پێشنیازکراوی لێبوردنی گشتی کە بودجەکەی زیاتر لە 37 میلیارد دلار دەبێت. ئاشکراش کرد کە لە کاتی دەنگدان لەسەر پرۆژە یاسای ژێرخانی ئابووری زۆرینەی ئەندامانی لیستی هاوپەیمانی کوردستان و لیستی گۆڕان و لیستی عێراقیە لە دانیشتەکە چوونە دەرەوە. ئەمە دیارە یەکێک بووە لە پێشنیازەکانی نوری مالیکی سەرۆک وەزیرانی عێراق کە پرۆژە یاسای ژێرخانی ئابووری لە عێراقدا جێبەجێ بکرێت. دیارە ئەمە لە دانیشتنی 22 یەکەم بوو کە تایبەت بوو بە ئەم پرۆژە یاسایە و تایبەت بوو بە لێپرسینەوە لە سەرۆک وەزیرانی عێراق بە ئامادەبوونی 220 ئەندام پەرلەمان ئەو کاتە. لەو بارەیەوە نوری مالیکی ئەوەی ڕاگەیاندووە کە ئەم یاسایە واتە یاسای ژێرخانی ئابووری کە پێشکەشی پەرلەمانی کردووە ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە باسی لەو کردووە کە ڕەخنەکان زیاتر هونەرین نەک سیاسی لەو بارەیەوە بەڵام ئەندامانی لیستی هاوپەیمانی کوردستان کە ئەمڕۆ پاشەکشەیان کرد لە دانیشتەکە لەگەڵ لیستی گۆڕان و لیستی عێراقیە باس لەوە دەکەن کە تێبینەکانی ئەمان ڕەخنەکانی ئەمان بە بەرچاو نەگیرەوە سەبارەت بە پرۆژە یاساکە. هەر لەو بارەیەوە پێش چەند ڕۆژێک پەرلەمانتارێکی عێراق ئەوەی ڕاگەیاند کە ئەم پرۆژە یاسایە هەرێمی کوردستان ناگرێتەوە. دیارە نەجیب ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئەوەی ڕاگەیاند کە پرۆژە یاسای ژێرخانی ئابووری عێراقی هەرێمی کوردستان ناگرێتەوە کەواتە قسەکانی ئێوە ئەگەر بکرێت لەسەر ئەوە بێ کە پشکی هەرێمی کوردستان چۆن دیاری دەکرێت لە کاتێکدا کە هەمومان دەزانین چەند مانگێکە تا ئێستا کێشەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر نەکراوە. بەڵێ یەکەم پەیوەندیمان عەمران لە زاخۆ سڵاو لێ بفەرموو. بەڵێ کاک عەمران سڵاو لێ بێ گوێمان لێتە فەرموو. زۆر سپاس کاک عەمران. خۆشحاڵین کاک عەمران فەرموو. بەداخەوە پەیوەندەکەی پچڕا بەڕێزان بێگومان دەتوانن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ناونیشتانی facebook.com/nalya.tv ڕاوتی بینی و سەرنجەکانتان بنێرن. بەڵێ نیوار لە هەولێرەوە. زۆر سپاس کاک نیوار فەرموو. ڕەخنەیەکم لە بەرنامەکەتان هەیە. فەرموو. دەکرێتم بەرنامەی بکەن لەسەر کارەچۆکەکانی جەنابی سەرۆک دەڕواتە دەرەوەی وڵاتی و کارەچۆکەکانی ئەوەش بخەنە ڕوو بۆ تەنها کارە خراپەکانی حکوومەت و سەرۆکی هەرێم نەبێتن. کاک نیوار ئێمە ڕەچاوی ئەومان نەکردو چ کارێک خراپەیان باشە تەنها ئەو تەوەرانی کە گرنگ بووەوە پێیوەست بووە بە هاوڵاتیانیان پێویست بووە بەلایەنی کترەوە ئێمە خسومانتە ڕوو ئێوە قسەتان لەسەر کردووە نەک ئێمە نەموتوە کەناڵێکی گێلە شێوێنن بە پێچەوانەوە دەڵێن ڕەخنەن لە ئێوە هەیە کە بەرنامەیەک بکەن کارەچۆکەکانی جەنابی سەرۆک بخەنە ڕوو. زۆر باشە ئێمە کارەچۆکەکانی سەرۆکی حکوومەتیش بخەنە ڕوو بۆ ئەوەی نەچینە سەر پەیامی کەناڵەکەکان ڕۆزگوی هۆسەنگی و گوێری خۆتان لەدەست مەدەن. بەڵێ کاک نیوار سپاس دەکەین ئێمە ناچینە سەر پەیامی کەناڵەکە و بەرنامەکانی تر لەم بەرنامەدا ئێمە تەوەرەکان دەخێنە ڕوو ئێوە قسەی لەسەر دەکەن. ئەگەر قسێکت هەبێت لەسەر تەوەرەکەی ئەمڕۆ. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ بەڕێزان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەتوانن ڕاوتی بین سەرنجەکانی خۆتان بنێرن سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان کە تایبەتە بە پشکی کورد لە پرۆژە یاسای ژێرخانی ئابووری عێراق و ئەگەرەکانی ئەو پشکە. بەڵێ ئەڤین لە هەولێرەوە سڵاو لێ بفەرموو. بەڵێ سەلاو لە پشت برادەرە چاوانی باشی؟ زۆر سپاس ئەڤین خان. بەڵێ دەستخۆشی دووتەوەریدا. زۆر سپاس دەکەم. بەڵێ فەرموو. ئەڤروپا ئاماژە دەگیری بتەوەرێتە لیستی هاوپەیمانی کوردستانی و لیستە گۆڕان و عێراقی لە ئامادە نەبوون چۆنە دەرێت پەرلەمانە عێراقی پێتەوی بوو زووتر چوبانە دەرێت چکو ئەو نوری مالیکیە نەشتن سەرەسەری کردەوە دەکێتن وەک
برای سرکارزانی سنجاری دیگه آماده بکنید. گر نوری مالکی دانشتنا نوری مالکی یا قصد یا بلابست بسنی خوبی و ماندی بیتر چکه وقت بسنی کرده هم نشدن هر کار کل کردستان رو دیدم که جدا جدا کردن نه هر کسی بوا حتی من از ماده سادی چل جدا جدا بوا کشان نفتوقات جدا جدا بوا و کشمرگایت عزیز جدا جدا بوا بس نوری مالکی هر چی بگد دینیش و سر دست بارزانی سر دست سرک حرمی همو تشتجتا کرنه چکو دجمله کرد بی چاو گوره بی برابر سر بارزانی لدروی کردستان خباز تکیدن کار تکیدن و هر پاسه کردستان نابوی کردستانش آزاوی بگیرن لابد بیتن همو کردیه دست بن یک دل بن یک دنگ بن ئەڤین خان پێت وایە ئەم پرۆژە یاسایە وەک نەجیب کە ئەندامی پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی لەسەر پشکی پارتی دیموکراتی کوردستان باس لەوە دەکات کە ئەم پرۆژە یاسایە ئەگەر هاتوو جێبەجێ بکرێ هەرێمی کوردستان ناگرێتەوە تا چەند پێت وایە ئەمە درێژە پێدەری کێشەکانی نێوان هەولێر و بەغدایە؟ والله برادر است اكو نجيب في زمین دارن و هندنا راستی هر کسی که بایا بخی خوب ده سر بارزانی و کم بو پوزیشن بیتو مامجلال بیتو هر کسی بیتن و هر کسی که سر بارزانی بیتن بو کردستانه بو تاکی شخص کردستانه بل همه بخی خوب ده نوه دنگ خوب ده نوه راست بودن برام بروه همه چیز چاره سر بیتن سر دست بارزانی هم خلق زی قصد بیتن ابرتا بارزانی دروی کردستان قصد کردن زۆر باشە ئەڤین خان سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ ئەڤین خانە هەولێرەوە سالم لە زومارەوە فەرموو کاک سالم باشی زۆر سپاس کاک سالم بەڵێ بالنسبة جيرخاني عراق وكردستان كاجا اجر بتواني اجر عراق بتواني يعني هيك شتك ده كلنا يلا اول شتك واقعيا لا دريجي ميجو كعراق هيك ده كلنا دوار اگر كل دستي خوي ميسر هيك كاتي عراق مستعمية هيك باتيك جيرخاني كي كذا لصالي هاشتاج خمسة لصالي جزء دولة العراق كإنستا شوف صدى شوف جيرخاني عراق لا بغداد رابو لا كان بغداد عراق هيش كاتي مستعمية هيك شيء ده كل ده أجي كل ما يسمع بيجا كيميستا كل كيميستا لسان همو ملتي كل حكمتي هريمي كردستان جيرخان بوخوي لنا وشي كردستان درست بكر ثابت وانيتن برجواندي جاني خوي بكر متوانيتن خوي بريوه نبات بەڵێ سپاس بۆ کاک سالم لە زومارە و لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک ژێنەر ئەمەر دەڵێت دەبێت لە دوو ژماری دانیشتوان بێت هەرچەندە سەرژمێریکی تەواو لە هەرێمی کوردستان نە لە عێراق هەیە بەڵام دەبێت لە سەڵای 17 کەمتر نەبێت سەرتیب لە چەمچەماڵەوە فەرموو کاک سەرتیب ئەم کاتت باش کاکە شوێن جوێنی زۆر سپاس کاکە سەرتیب فەرموو وەڵی برای بەڕێزم تەمعن ئەو ژێرخانە بودجەیەکی گەورە 30 میلیارد دۆلارە ئەو سندوقە زۆربەی لەلایەنەی وڵاتانی خۆبەخشەوە ئەوانە تەقدیمەکەن بۆ عێراق بۆ ئاوەدانکردنەوەی عێراق ئێمەش هەر وەکو لە سەتا حەفزەکە حیسەیەکمان بەدەکەوێ وەکو هەرێمی کوردستان اینجا ئەمە خۆشتێکی یاسایی و دەستوریە بەڵام ئەم پیاوە ئێمە من نامەوێت زۆر سەرت بێشێرم زۆرمان ود با باسی فەلسەفاتی خۆم نەکەم بەڵام ئەگەر بێت و بەم زوانە نیظامی بەشار ئەسەد نەڕوخۆ و بمێنێ و خۆی بگرێتەوە بە هاوکاری ئێران و لێرە هیلالی شیعی ئێمە نەک ژێرخانی کوردستان و نەک لە سەتا حەفزە و نەک جێبەجێکردنی مادەی سەوچل و تەنانەت خاپوریشمانەکەن جارێکی تر وەک 89 و وەک کارە ساتەکانی پێشوو بەڵام ئێمە لێرە ئێستا مالیکی لە ژێر گوشارێکی دەرونی و سیاسی و عەسکەریایە ئەگەر بێت و خوای گەورە ڕەحم بکە بەم زوانە دەسەڵاتی بەشار ئەسەدی عەلەوی بڕۆخێ لە عێراقیش هیلالی شیعی بەرەو نەمان ئەڕوا لەگەڵ حیزبوڵای لوبنانە و ئەویش ئەو حاڵەتەی نامێنێ بەو شێوەیە ئەو زوو خوتاتە بخاتە سەر هەرێمی کوردستان و سەرکردایەتی کورد من دەستخۆشی لە هەموو ئەندام پەرلەمەکانی کورد ئەەکەم چی لیستی کوردستانی و چی گۆڕان کە ئەمڕۆ هەڵی پەرلەمانیان بەجێهێشت بەڕاستی ئەمڕۆ سەری کوردیان بەرزکردەوە و گیانی شەهیدانیان ڕازی کرد لە گۆڕان معنای ئەوەیە ئێمە بەرەو یەکدەستی و یەکهەڵوێستی ئەڕۆین لە پێناو عیزەت و شەرافەت و کەرامەتی میلەتەکەمان بەڵێ کاگە سەرتیب لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوت لە زەڕایەنەوە فەرموو کاک سەرکەوت ئەم کاتە باش بەڕێزی زۆر سپاس کاک سەرکەوت دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتن بۆ خوازم بەڵام من داوای بڕ نەکەم
لەسەر تەوەری قسەکەم پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە بەڵام هیوادارم ئەگەر بکرێت بە کورتی بێ کاک سەرفەت. لەبەر ئەوەی بەڕێزم بەداخەوە پەیوەندەکەی بشرا دەچێن لای کاک حەسەن لە هەولێرەوە. فەرموو کاک حەسەن. زۆر سپاس کاک حەسەن. دەستخۆشی بەناوەکە لێرەکەم گەلێک سپاس دەکەم. بەڵێ یادا ئەوەناوەیە هیچ کەناڵێکەوە چۆفەر ئەو بەناوەوان بودانانێتە. بەڵێ من زۆر تەوەرەکەت دەستخۆشی ئاخودناوە دەکەم لەبەر ئەوەی بوتێ هەیە نوورەکەن چکە ئێمە بخۆمان ئەوکۆتەکەمان نەفت دەخۆشتن. بەڵێ کاک غەریب لە دهۆکەوە. فەرموو کاک غەریب. زۆر سپاس دەستخۆشی بەرنامەی هەوەتکەم. زۆر سپاس gelek destxoşî parlamenterê Kurd em ji hemî lîstên Kurd pêtivî bû lîstên dînekê Kurd girt û komar ji gel derket bûne û rastî hindiyê bêjin gel malikî faydê Kurda çi dadine hindî malikî serhediyê bir wî tiştînat pe Kurdî yê meslaheta Kurdê tê dabit yê serkeftina Kurda tê dabit. Car hewîz bin deng bin beref Kurdistaneka servaxwe inşallah zîterîn wext çünkü hindî gel hikûmeta Iraqê êk li duwa yek fayda nekiriye û eveş tarîxa Kurdî hetan ke Iraq bûye dewlet hetan ke çi fayda bu Kurdan hatiye dan prosiyat emî beyanname ne qas kir ser Iraqê ev cayek hewîz êk deng eger faydê Kurda dî dabit eger faydê Kurda tê nabî hemîn serkirdê Kurd êk deng bin êk hewîz bin beref Kurdistaneka serbaxwe inşallah. û zor spas destxoşiyên hemî parlamenterê Kurd bikin ji peymaniya Kurdistan û goran û lîsta Iraqê ye. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. ئەحمەد لە هەولێرەوە. فەرموو کاک ئەحمەد. ئەوەل شوان ڕۆژ باش زۆر سپاس کاک ئەحمەد. ڕۆژ باش. ئەز ڕاکنی وان کەسا دەگرم کولەوەی اجتماعی هاتی نەدەری چکە تو بەرێ خۆ دەگەر هەموو سەروەت سامانێ دنیایێ بەدەست بێ بنە ماڵێ دەوی هەر چۆری لە مالکی ئەکوژێرخانە ئابووری گەشە پێ بکەن. کاک ئەحمەد تێنەگەیشتی لە تێبینێکەت دەستخۆشی لەو کەسانێک ڕخنە لەو کەسانێکری کە هاتنە دەرەوە یاخود دانیشتەکەی بەجێهێشت. دەگرم بەڵێ یعنی ئەوە کو ئەقەزێ من ئەوە کو دەر هەموو سەروەت سامانە دنیایێ ژەر دەستێ کوردابی ئەوان هەر چاو لە دەرێن. بەڵێ قەزێنن بەڵێ ئەس چاافکەم لەوێ سەرکردێ خودت تو گەر ئاڵایە کوردستانی تەسمیلی سەرۆکێ دەسەڵاتی بکەیت بێژی تو سەرۆکێ وڵاتی ئەو قبول ناکەت چونکە ڕزگاربوونا کوردە لە بەرژەوێندەوی نییە. تو بەس بەرێ خودی هەزاران بیرێک نەفتی لە کوردستانی هەنە سەرەداری وێ هندی سەدا حەڤدەش دەهێت بۆ کوردستانی ئەوان هەر چاوە لە ئیرۆ تاغدایەک و مساعدەوان بکەنج بۆ ئەوەدانکردنەوە کوردستان هەموو تاپۆ بوو لەسەر ناوێوان ئەوە یە مەسروریە و یەک سەعید بارزانیە و ئەوە یە شیرین ئەمۆدیە و ئەوە چییە؟ ئێوە من ئەلان ئەوە گەل بە خۆدا بچێتۆ مەولکی سەد جۆر لە سەرۆکێ دەسەڵاتی چاترە ئەو کەسی دیفاع لە سەرۆکێ دەسەڵاتی کەن ئەوە مشەخۆرن لە ماوەی 6 مانگەن دوو دەسەڵاتی ڕژێمی فاشیستی بەحسی و ڕژێما تورکۆ هێنا سەر شەرەف و کەرامەتی کردو 12 سال لە یەکەتی سۆڤیەتی بوون 30 سال لە ئیرانی بوون کۆ خەباتێ بوون. سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە. خەلیل لە دهۆکەوە. فەرموو کاک خەلیل. ئێوار باش. زۆر سپاس کاک خەلیل. ئێوارت باش. والله برای من از خود بجن سر بابت خانه آبوری برای من وی پاره بتوار گرفتن باشه از با هرم کردستان چه که از بینم مدتی کرد ما که رژیم سوریه چو رژیم سوریه شناخت شده درگاه بومرا بیزگلدر و دولت کردی نتارا گواندن یعنی اکی مثلا که کردی هندیه که جبرا زبکیشن هر باشه. بەڵێ از برای من بتوار گرفتن گلک باشه چه که ما حکومت عراق عمل پیگوانه مایا یعنی بیت کردی که ها چی به سوریه رژیم سوریه شناخت شو هم دی سر بخوی خو ورگیری. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دایکی شڤان لە قەرەداخەوە. فەرموو دایکی شڤان. دایکی شڤان لە قەرەداخ. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ئەحمەد خان چاربوتی دەڵێت چی هەیە لەم کوردستانە خەم لە ژێرخانی ئابووری بخوات ئەوەی خەمیانە نەوتە بۆ بەدەستێنانی پارەیەکی زۆر بۆ ئەوەی لە دەرەوەی کوردستان پارەکەیان حەشار بدەن بۆ ژێرخانی ئابووری خۆیان. بەڵێ سەید ڕەشید لە سلێمانیەوە. قەدەتان باش.
زۆر سپاس کاک سەید ڕەشید. والله من پێم وایە ئەوە دەستخۆشیە ئەوە جێگرێ کوچان نەژێڕاوەتەوە دەستخۆشیان لێ بکەین برسێک خاچە نەژێڕاوە دەستخۆشیان لێ بکەین کێشەی سەرکردەکانیەوە بەس پارەیە ئەو برادرە باسی هیلالی شیعیە کات لە مەنتیقەکەیە ئەی خۆ هیلالی سونی بوو تۆ ئەنفال کرای هیلالی سونی بوو تۆ چیماربادان کرای هیلالی سونی بوو تۆ 5,000 کول ڕوخا تێگەشتی کاکە ئەمە بەحسەستونەکان بوون ئەمەیان کرد ئەمە شیعانە بوو ئەمەی کرد زۆر ساز دەستخۆش بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت بەهێز لە پیرمامەوە سڵاو لێ بێ فەرموو. الو بەڵێ کاک بەهێز فەرموو. چاوانی برم زۆر سپاس کاک بەهێز. دەستخۆشیە لوە کەسۆت تێمەوێدا بڕوو پەرلەمانەوە عێراقی کوێ دەرێ دەنگ سەنەدای بەڵێ چونکو هەر پرۆژێکی ماڵێکی دێتە پەرلەمانی حەبزانە زبدی کوردا هیچ شتێک بۆ کوردا تێدا نییە. ویداریم همه کرد یک دن یک هلویجون پرلمان عراقی بزد مالکی و وانه سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ تەحسین لە سلێمانیەوە فەرموو کاک تەحسین. کاک تەحسین لە سلێمانی بەڵێ کاک تەحسین زۆر سپاس. زۆر سپاس کاک تەحسین گوێمان لێتە فەرموو. زۆر سپاس دەکەم. باشی برا زۆر سپاس دەکەم کاک تەحسین. الو گوێت لێمانە کاک تەحسین. بەڵێ گوێم لێتە بەڵێ فەرموو. چۆنی زۆر سپاس دەکەم. وەڵا زۆر سپاس و دەستخۆشی و تەورە لێەکەین بەڵام من یەک هینم هەیە بۆ چوونم هەیە. بەڵێ الو بەڵێ کاک تەحسین گوێمان لێتە. ئێمەی کورد ئەبێ پشتیوانی لە یەکتری بکەین تێگەی بەڵێ نەک پشتیوانی لە عەرەب بکەین چونکەم عەرەب هەمومانی ئەنفال کرد هەمومانی زینە بەچاڵ کرد من وەکو خۆم باوکم ئەنفالە و شەهیدن. بەڵێ سپاس بۆ کاک تەحسین لە سلێمانیەوە خەسرۆ لە هەولێرەوە فەرموو کاک خەسرۆ. السلام عليكم. عەلەیکوم ئەسەلام کاک خەسرۆ. دەستخۆشی و بەرنامەتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ برادر تازە لە لای ئەحمەد مداخلەی ئەو بەرنامەی کرد باسی ئەوەی کرد نازانم خانی مرێژمەناوی چێ و نازانم چی ئەوانە ئاژاوە ژێڕن لە دووری ناویی خراکرد هەر مالی چێک لێ لە بەغداد سەر ئاژاوە ژێری کۆیە هەولێرێ لە کوردستان ئەفراوی دەژێرن دەژێر حکومەتەی چاویان پێ هەر نایە هیوادارم ئەمروژ مەداریەوە بدەن قەدەر. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. سپاس بۆ کاک خەسرۆ لە هەولێرەوە. سپاس بۆ پەیوەندەکەت. ئازاد لە کەرکووکەوە فەرموو کاک ئازاد. ئەم کاتت باش زۆر سپاس کاک ئازاد. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەم. بەڵێ بەڕاستی من ئەمڕۆ بە ئیشێکی زۆر باشم زانی کە هەر هەمویان یەکگرتوو بوون و کە هۆڵی پەرلەمانیان بەجێشت و دەنیان پێنەدا ئینشەڵا کوردار یەکگرتووە بێت هەراوها بە یەک شەوا بێت دژی مالیکیەوە سن لەبەرەوەی عەرەب هەر کاتێک دەستی بڕوا هەموو کاتێک کورد لەناوە بە من حەز ناکەم جارێ بە شارەسەد بڕوخێ ساڵێتر بڕوخێ لەبەرەوەی عەرەب زۆر بکوژێ و عەرەب زۆر لەناو بەرێ لەبەرەوەی ئەو عەرەبانە هیچ کاتێکەوە ئەکوژێن کە ئێمە ئەو چیماییمان لێدا ئەو هەموو ئەنفالە کران نەیاگوت کورد ئیسلامە و گوناحە بێتاوانە هەرچەندە عەرەب بکوژێ بەلای منەوە گرنگ نییە وبۆ کاک ئەحمەدی یعنی مع الأسف زۆر عیب بۆ ئەو قسانەی کرد. کاک ئازاد تکایە بابینە سەر تەوەرەکە پێت وایە دەبێت پەرلەمانتارانی کورد نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق چی بکەن بۆ ئەوەی ئەم پرۆژە یاسای هەرێمی کوردستانیش بگرێتەوە؟ ئەبێ هەمیان یەکدەنگ بن یەک دەست بن یعنی بە یەکەوە بن پشت یەکتری بگرن و بە هیچ شێوەیە هیچ شتێک قبول نەکەن ئەگەر شتی تر قبول نەکەن یعنی شتی تر قبول نەکەن و پرگیری یەکتری بگرن ئەو کاتە ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بێت لە هەموو شتەکانە یەکگرتوو ببن و ینی بڕیارەکانی سەرۆکی هەرێم جێبەجێ بکەن و بڕیارەکانی سەرۆکی کۆمار جێبەجێ بکەن و یەکگرتوو بێ کورد ئەوە کورد سەرکەوتن بەدەستێنێ و هەموو پرۆژە یاسایە یەکگرێتەوە ئەگەر یەک لایەنیش یەک نەبێ لەگەڵیان ناو یەکگرتوو نەبن ئەوە هیچ پرۆژە یاسایە کورد ناگرێتەوە کورد بەرەو شکست و نەمانە ڕۆ بەرەو ئەنفال و لە ناوچوونەچێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. جەواد لە ئامێدیەوە
فەرموو کاک جەواد. باش زۆر سپاس کاک جەواد. دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لە ئەوەم پەرلەمانتار دەکەم کە ئەمڕۆ لە هەوڵی پەرلەمان دەرچوونە لەبەر ژێرخانی ئابووری. ئەو قەضیە کە بە مەسلحەتی ملەتی کورد نەبیتن لە هەر شتێک بتن داهاتۆ دەکەن خۆیان ئینتیحابی بکەنەوە لەبەر جوانجی مەلکی نەبیتن. لێرە بچێکم هەیە بەرامبەر ئەو برادەرێکە ئەحمەد لە هەولێر پەیوەندی پێش کردووە. وازانی نەش بووی مەسلحەتی خۆی چوو بکە لە سوورێتی ماوە یان لە ئێرانی ماوە. ئەمڕۆ خۆی جێکێوەکیوی یان جاشێکێوەکیوی لە هەولێر دانیچەر ژێر تکایە کاک جواد با کەس نەڵێن ئەو شانە بەکار نێن بەرامبەر بە هیچ کەسێک. سپاس بۆ پەیوەندەکەت سەفین لە هەولێرەوە. ئەلۆ بەڵێ کاک سەفین. ئەو کاتت باشکاکی بڵێت. زۆر سپاس هەموو کاتێکت باش. باشکاکی گیان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی تەوەرێکی جوان دەنەڵ بژاردێ. بەڵێ کاک سەفین. دەستخۆشیش لە دام پەرلەمانی کوردان دەکەم کە لەولێر ئەو لە بەغداد هەموو بە یەک دەنگ ئەو یاسایان ڕەت کردەوە بەڕاستی کارێکی زۆر زۆر پیرۆزیان کرد چۆن بۆ ئەوە پیرۆزیەکەی لەوەدا کە کورد یەک دەنگ پێشاندرا لە بەرامبەر عەرەبەکە. بەڵێ. چۆن عەرەب هەر وەختێکی دەستخڵات بووان بگونجێتن خاستە نووری مالێکی زدی کوردە پرۆژێکی وا پێشکەشی پەرلەمان ناکە کە لە بەرژەوەندی کووردا بێت. بەس من یەک تێبینیمە ئەگەر کاتم بدێ ئەو برادەرێکە تەلەفۆنی کرد لە هەولێر. تکایە با وەڵامی کەس نەدینەوە تکایە کاک سەفین. من هیچ قسێکی وا ناکەم بەڕاستی بەس مەجاڵ بۆەوەی کات بڕستێ بۆ بەشداربوانی خۆشە با بشتە بەغدا لە بن حکمی نووری مالێکی دابێت. زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت تەحسین لە سلێمانی و فەرموو کاک تەحسین. ئەلوەم یوارە باش. زۆر سپاس کاک تەحسینی وارە باش. سپاس دەکەم. بەڵێ. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. گەلێک سپاس دەکەم کاک تەحسین. دەستخۆشی لەو پەرلەمانتارانەی شەکەم کە ڕۆلی پەرلەمانیان بەجێهێش. بەڵێ. بەڕاستی کورد ئەگەر هەتکی هەمووی پشتیوانی یەک بن عەرەب ناتوانێت هیچ کاتێک زەفەر بە کورد بێنێن. بەڵێ. هیچ کاتێک بیل لەوە نەکەنەوە کورد کە عەرەب دڵسۆزیانە چونکە عەرەب خوێنمژی کوردە. هەر لە مالکیتەوە تا دڵسۆزترین کەسی کە عەرەب بێت. ئێمە نابێ پشتیوانی کە عەرەب بکەین چونکە عەرەب هەموو کاتێک دوژمنی کورد بووە. زۆر باشە سەبارەت بەم پرۆژە یاسایە کاک تەحسین پێت وایە ئەو ڕخنانەی کە هەن لە ئەندامانی پەرلەمانی عێراق ئەوانەی کە نوێنەری کوردن ڕخنەکان ئەوەن کە یەک هەڵوێستیەک نابێت بە تایبەتی ئێمە نمونەمان بۆ ئەوە دەنگدان لەسەر هەموارکردنەوەی پرۆژە یاسای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بوو کە یەکڕێزیەکی وا بەدی نەکرا لە دەنگدان پێت وایە ئەم یەکڕێزیە دەبێت چۆن بێت لەسەر بابەتێکی ئاوایان پرسێکی ئەوە کە تایبەتە بە ژێرخانی ئابووری و ئەم بەجێشتنی هۆڵی پەرلەمانە لایەن پەرلەمانتارە کوردەکانەوە ئاماژەیەکە بۆ یەکڕێزی ئەمان بەرامبەر بۆ پرسە؟ بەتاکید ئاماژەیە چونکە ئەگەر یەکڕێزی کورد ماڵی کورد یەکڕێز بێت و ڕێک بخرێ بەرامبەر بە یەکتری و تێگەی هەموو ئەحزابەکانی کورد تێگەی هەموو ئەندام پەرلەمانەکان چ بە فراکسیۆنی گۆڕانەوە یەکگرتووتەوە یەکێتی و پارتیتەوە هەموو ئەگەر یەک بگرێ هیچ کاتی عەرەب ناتوانێت یعنی زەفەر بە کورد بێنێ هەموو شتێکیش بۆ کورد ئەگرێ بەڵام ئەگەر لایەنێک پرۆژە یاساکە پەسەند کا و لایەنێکیش پەسەندی نەکا ئەوە هەر خۆمان تووشی زەرەرە بین. زۆر باشە با گوێمان لە بۆچوونەکانی کاک سەرکەوت بێ لە زەڕایەنەوە فەرموو کاک سەرکەوت. زۆر سپاس کاک سەرکەوت. دانی بردەکەم لەسەر من ئەو کاتیش وتم پەیوەندەکەم بچڕا لەسەر تەوەرێکی جیاواز قسەکەم. فەرموو کاک سەرکەوت. وتم ئەگەر بگرێت بەرنامەیەکی تایبەت پێشکەشکەن بە دامەزراندنی ناوی ئەو مامۆستایان کە تازە دەرچوونەوە جیلێکن کە بۆ دوڕۆژی ئەم میلەتەی ڕۆشنکەنەوە بەڵام بەداخەوە واستە واسەکاری تێکی ئەوە بۆیە هیوادارم لەو بەرنامەی داهاتوە بەرنامەیەک لەسەرەوە بکەیت چونکە خۆ دەزانی ئەم وڵاتە چینێکی زۆر جیلێکی زۆر کەسی دەرچوو تەخەڕوجی پەیمانگا و زانکۆکانی هەیە بۆیە من بەخۆ خۆم یەکێکم لەو خوێندکارانە کە غەدرم لێکراوە حەتا و پێنجم هەیە لە سەد بڵێن هاوڕێی خۆمی تیا شەستیە شەست دوی ناوی هاتووە بزانم هۆکار چییە لەسەر ئەو تەوەرە ئەگەر بەرنامەیەکمان بۆ بکەن دەستخۆشی دانیێکین بەڕاستی.
بەڵێ سپاس بۆ کەناڵی خەڵکە لەم کەناڵەوە کەناڵ میدیایەکی ئازادێکی وادارم بەرنامەیەکی وا هەبێ بتوانن گەنجاتەی خۆی پێ بگەین بە تایبەتی لە شارۆچکەکەیمە هەر تەواو بێ بۆ لە ڕووی دامەزراندنەوە بە تایبەتی. بەڵێ سپاس بۆ کاک سەرکەوت لە زەڕاینەوە لەسەر تۆڕی کۆمەڵەتی فەیسبوک. هۆشیار هۆگەر عەبدوڵڵا دەڵێت ئایا دەسەڵاتی ئەمڕۆی عێراق و هەرێم بیریان لەوە کردوتەوە کە دوای 50 ساڵ نەوت نامێنێ و ژماری دانیشتوانیش دەبێت بە 7 ملیۆن کەس ممکنە ئاوی دژلە و فڕاتیش وشت بکات. ئایا بیر لەوە کراوەتەوە کە نەوەکانی داهاتوو چۆن بژین؟ بەڵێ حسێن لە دهۆکەوە فەرموو کاک حسێن. مرحبا کاک شێبان. مەرحەبا کاک حسێن، زۆر سپاس. کاک شێبان من پرسیارێک وێیایی. بەڵێ فەرموو. ئەلۆ المارێکی مانەوە سەرکرد مەکرا وەزارەت قانونی ئیرۆ بەجەوێ ئیرۆوێک ئازەنداژێتکەنە خۆ نە قانونیژی وە ئەما کێ ون بنە سەر حکم ئەو بوون لازم ئیرۆ فەیدا عەزبال دێنینە چی و نەبدرێوانە نەڕازینە چما ئەوەلە وەختە بینە سەر حکم پێ قانونی بن چما ئەوەل بوونە پشتەوانیەوی بەرەبێ پرسیارش خۆ بکەن واقرا دژمنە قاتێ بنە پشتەوانەوی نەقانونی بنە سەر حکم ئیرۆ نەبدرێ نەپاسی. بەڵێ سپاس بۆ کاک حسێن لە دهۆکەوە وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامین. زەردەشت لە دهۆکەوە فەرموو کاک زەردەشت. باش ێوارەت باش کاک زەردەشت. بەڵێ بەرە تەوارەتە هەر گۆڤەکە کورد چاویز بنۆی دەستبن باشە نەخرابە تەبەرەت تیشکێ کورجی وەکی مانسوور ماندەلای وەکی ڕاندێندی وەکی ئەپڵەتەر ئەم نەکینە دەولەت ئەم ڕابین دەستە پێتی ماسیکەی ڕاستە گەلەسە کوردت ئەمە سەری وەرە دەرکەم نەزەبە آیا بما طیارە هیناینە آیا بما مەکارگە هیناینە آیا بما دەبابە هیناینە آیا بما سلاحەکی تەطویر هینایە هەندێک چنە بخۆ سەفرێ و زیاتر نینە وەکی دەجز بچی بەرە نۆری مالێکی خۆ من نۆری مالێکی ناکی لێ ڕئیس ئەوێتی لێ ڕئیس بڵا خۆش نەکرد مالێکی بینە دەرێ کێنە هەولێرکی لێ ڕئیس بلا ئەو خۆش نەکرد نۆری مالێکی بینە دەرێ حتى لو كان دبابة بامرنا بإجازة دبابة تركي بامرنا ساقا كردستان الزبرخ أو جي هاجر ودف كردانا إناينا هر كاري ساتا كربوش سري ورا سبب ياديت كرد بنا خشين بوينا ونظام بنا صد جار ديجي تناش در بهيش تشتكي بقداكي درزاني درزونا بخونتهم والله هذا شو خارطة بدأت شو ما كريا شي بمراتي كريا بەڵێ کاک زەردەشت لە دهۆکەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سعد لە کەرکووکەوە فەرموو کاک سعد. زۆر سپاس کاک سعد. دەستخۆشی لەو بەرنامەیەت لێکم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لەو پەرلەماندارانە ئەەکەم کەوا سەر کوردیان بەرزۆک لەناو پەرلەمانایە هیوادارم لەناو هەموو شوێنێکا کورد ئاوایە کردو بێ برا گەورە دەربارەی و تەوەرەی تو ئێمە نەک بەس ژێر خانومان نادێن ئێمە بەڵکو کاتی خۆی لە کەرکووکە خانوو ناکرێنەوەمانەوە خانوو نەچتە نەبوویتە عەرەب ناکرێنەوە تەستانێکە تەلەفۆنەکە وەڵا کاکە مالکی باشە مالکی کوێی باش کاکە ئەو داڵی خاڵی سنووریەکانمان لێکە بەوە قوازی دەستپێ هەڵدوومە ناو شەعری کەرکووک کوێی باشە کاکە هیوادارم لە لای کەناڵی ئێوەوە ئەو ئومەتی کورد گوێی لێم بێ هیچ کەسێ پشت بە عەرەب قەت قایم نەکات هیوادارم دەستخۆشی زۆر لەو پەرلەماندارە ناکەم کاکە ئێمە لە ڕۆژێکە ئاژێن ئێستا ناو کوردستانە زۆر لە شوێنێکی خەتەر ئاژێ برا لەو لاوە ئێران لەم لاوە تورکیا لەم لاوە ئەوە لەم لاوە مالکی لە هەمووی خراپتر چووە بۆ رووسیا بۆ من سلاح کرێ بۆ کێی کرێ برا گەورە هەمووی بۆی کار کوردی کرێ. بەڵێ سپاس بۆ کاک سعد لە کەرکووکەوە. سعد لە زێباری. کاک سعد لە زێباری. تاک باشێ. زۆر سپاس کاک سعد. ئەمە پێشمەرگە بووین لە شەقلاوە. بەڵێ. ئەمە خەڵکر بووم بە سنەزە چۆن ئاپماتی کاک سعد بەباشی گوێمان لە دەنگت نییە. بەلێ؟ فەرموو ئێستا بەڵێ گوێمان لێتە. بەلێ ئەمە پێشمەرگە بووین سەعات زێبوارێ ئاکرێ. بەڵێ.
اصلي من كما شغله معنا شد ضابط كنت اتو فاصل من قلت السبب شو قلت والله من نص قال دقال استدراك بارزانيت كم من ليش ما تترين اخو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە هەولێرەوە فەرموو کاک سۆران. ئەم کاتت باشە. سپاس دەکەم کاک سۆران فەرموو. ببوورە من داواکاریەکم ئێمە ڕۆژێک لەسەر شەهیدان بەرنامەیە بکەبی سەبارەت بەم ڕۆژ نازانی یەکگرتووی کورد چ قازان بۆ میلەتەی دەگەینێ. سنوور گومرجی ئیبراهیم خەلیل چ قازانێکی بە میلەتی کورد گەیاندووە. من پرسیار لە خەڵکە دەکەم. لە دەست نووری مالیکی بیت لە دەست کورد چ جیاوازیەکەیە. کەواتە کاک سۆران داواکردنی حکوومەتی ناوەند بە ڕادەستکردنەوەی گومرگی ئیبراهیم خەلیل کە باست کرد تا چەند ئەمە کێشەکان ئاڵۆسەر دەکاوە تا چەند پەیوەستە بەم کێشەیەشەوە یاخود بەم پرسەشەوە کە زۆر جار باس لەو دەکرێت کە هەر هەنگاوێکی حکوومەتی ناوەندی کاریگەری دەبێت لەسەر کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. خۆی ڕاستە بەڵام نازانم ئێستا سوودی بۆ میلەتی کورد هەیە ئەو گومرگە من پرسیار لە هەموو میلەتی کورد دەکەم. ئایا دەستە ژێرفانی چێوە ئەو پارەیە؟ بۆیە جیاوازێکی نییە لە دەست مالیکی بوو لە دەست کوردبی یەک شتە ئیسادەی لێ ناکرێت. بۆیە داوا دەکەم ئەگەر لە میلەتی کورد سەر بکرێت باشە بەڵام ئێستا دەستە ژێرفانی چەند کەسێکەوە بۆیە جیاوازی نییە بەڕێنم. سپاس بۆ پەیوەندەکەت عەباس لە هەولێرەوە فەرموو کاک عەباس. زۆر سپاس کاک عەباس. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکە بەنسبەت پشتی کورد و هەڵوە لە پرۆژەی یاسای ژێرخانی ئابووری عێراق وەگەرەکانی جارە وەرگرتنی هەڵوێست بە ئیجماعی هەڵوێستی زۆر جوان مێرانەیە کە برادران ئافریقا و کوێستیان وەرگرتووە بەڵام مەسەلەیەک ئەوە هەڵوێستە کە وەرگرتنەوەیە هەمان هەڵوێستی کە بێتە ناو لە کوردستان لە هەرێمی کوردستاندا کە ئەو پشتە بۆ کورد و بۆ ملت و نەوەک بۆ ئەوەی ئێستا کەس شەفافیتی دیانەری و نەبی و ئەو داهاتانەی کە بووە بەنسبەت ئەو کادەی سێ پرسیڵی وەکو ڕادەستکردنەوەی ئیبراهیم خەلیل بە حکوومەتی مەرکەزی کاکەوەتە شوێن خۆیەتی ئەگەر بێت ئەوە بکەن و بە عەدالەت دەکەن لەشێوەچنە مەتافێتەکە ئیبراهیم خەلیل بەس وەک ناو جێمان لێ بۆ ئیبراهیم خەلیل هەیە و داهاتی هەیە و سواتنێکی وەکو لە سێدی وێری سێزانی بۆ سێ وەکوتە اعتراض کراوە برادێک دەوێ ئەڵێ تاکە داهاتەکەی لە خزمەتی چەند کەسانی تێ قیادەتی بووە لە یەکە تەرا حەزبەکانی کوردستانی. بەڵێ سپاس بۆ کاک عەباس لە هەولێرەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک تانیا دەڵێت نازانم لە وڵاتی ئێمەدا کوا خەمخۆرێک هەیە خەمی ژێرخانی ئابووری هەبێت ئەویش کە خەمی بۆ دەخوات ئەو کەسانن کە بیر لەوە دەکەنەوە چۆن ئەم پارەیە بگاتە دەستیان. هەروەها نافیق تۆفیق دەڵێت بەڕاستی کورد کێشەی ژێرخانووی ئابووری نییە بەڵکو کێشەی کورد نەبوونی سیستم و فرەئاغایی و بێیاساییە. ئێمە تا ئێستا خاوەنی سەوزە و میوە نین شایانی ئەوەش نین ببین بە خاوەن نەوت چونکە کارەساتی بەدوادا دێت. ئەحمەد لە شیلاتزیەوە فەرموو کاک ئەحمەد. بەڵێ کاک ئەحمەد. بەڵێ کاک ئەحمەد گوێمان لێتە. راسيات از اقرار کردن به قانون بنیاد تحتیه لی خطر دیمون در کردستانه چونکو من طرف بلاویه که لیک جوریه که زور ما بین اللایل سیاسی کردستانه ده هی و طایبت جی اف 25 میلیارد دش حصا سیادی آن نفقات حاکمه ندارین و کشکاری میلی که ندارین اگر ایگرتن اینا بین کرداده نبید و افنده 17 سالش بیت سر جتن میزانی حکومت عالم کردستان باسی زره رقم ازون دید کردستان که و تشتش همی خطرتری دوی چنده دا پروژه زور مزون عسکریت اختیار بنیاد تحتی دا چه دنیا که پروژه سلاحیان اسلحه و بنیاد تحتی عسکری نه که بنیاد تحتی عام دا بنیاد تحتی مثلا بیجن شارعه خانه یا مطارات نه بنیاد تحتیه یدی پروژه قدر رقم ازون دید خرچ کردستان ذکر دیویدارن اگه تو نگواش شبیه تو موضوعات داشت روزون اجیال بین یعنی کارتپان دی چه بیشون دیوی چه میگی بیشون سپاس بۆ پەیوەندەکەت هۆشمەند لە هەولێرەوە فەرموو کاک هۆشمەند.
زۆر سپاس کاگەشمان. وەڵام من حەزەکەم چەند تێبینیەک بڵێم لەسەر ئەو تەوەری جەنابەت من لە دیمانەکەی مالیشیدا لە کەناڵی عێراقیە بەنامێکی تایبەت یعنی تایبەت و هەر بەو تەوەری کە ئێستا جەنابەت تۆ باسی دەکەی لە پرسیارێکیدا پێشکەشکارەکە پرسیارێکی لێ کرد وتی هەندێک لە ئەندام پەرلەمانی عێراقی دەڵێن مالیشی بۆ دەستپێکی هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووە ئەم هیچی بەدەستەوە نەماوە تەنها ئێستا ئەم بوونی تاحینێ نەبێت کە لە پەرلەمان تەرخی کردووە ئەویش لە جوابدا وتی نەخێر وتی من ئەم پرۆژەی ساڵی 2009 هەرچەندە لە ساڵی 2009دا ئەو ئیشارەتی نەیە بەو لایەنە بەو لایەنی کە لایەنگیری ئەو پرۆژەی نەکردووە ئیشارەتی بە کوردەکاندا کوردەکان بۆ خۆشیان ڕازی بوونا ئەدا من لێرە پرسیارێک دەکەم من پێ ناگەم ئەندامانی پەرلەمانی عێراق سەر بەدەستی هاوپەیمانی کوردستانی و حیزبەکانی دی ئۆپۆزیسیۆن ئەمانە خوێندنەوەیەکی تەواو دەکەن بۆ ئەو شتانە یان هەر شتێک بە خەیاڵیانە نەهاو یەنە دەرەوە هەر شتێکیش بە خەیاڵیانە هاو دانیشتن و دەنگی لەسەر دەدەن. کەواتە هەڵوێستەکەی ئەمڕۆیان کاگۆشمەند پێت وایە نەبوونی خوێندنەوەیە یان تەنها ینی بڕاکە کاکشوان لەگەڵ دیمانەکەی مالیکی و هاتنە دەرەوەی ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە یەک کاتا بوو. بەڵامەمان باس لەوە دەکەن کە تێبینیەکانیان بە هەند وەرنەگیرەوە سەبارەت بە پرۆژە یاساکە کەواتە خوێندنەوەی بۆ کراوە؟ چۆنە بەڵێ خوێندنەوەی دیارە بۆ کراوە چونکە مالیکی ئیشارەت بە یەک شت دەدا. مالیکی ئیشارە بۆ دەدا دەڵێ لەو 40 ملیار دۆلارە کە بۆژەکانی ئابووری عێراق سەرخان دەکەوێت لە سەتا حەڵدەی پشتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بۆ بۆژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. ئیدا نازانین ئێمە لەو کاتەدا مالیکی جێگەی باوەڕ پێکراوە ئێمە ئەو لە سەتا حەڵدەیە وەردەگرینەوە یان وەرناگرینەوە بەڵام هەچەندە لەسەر بودجەی تەشغیلیە بەڕاستی لە ئێمەی دەبڕێت دیسان دەمانداتەوە بۆژێرخانی ئابووری ئیدا نازانین ئەوە ڕاستە یان نا. زۆر باشە سپاس. پەرلەمانەکانی عێراق ڕوونکردنەوەیان برا بە خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ کاکۆشمەند لە هەولێرەوە ڕەئوف لە سلێمانی فەرموو کاک ڕەئوف. ئەو کاتە باش. زۆر سپاس کاک ڕەئوف. وای خوا لێ بێ. وڵای بەڕێز من نازانم باسی داهاتەکان و گومرگی برایم خەلیل خۆزگە دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم وڵاتەی ئێمە لەسەر پرسەنەتەوەیەکان گرفتیان دروستکردان نەک لەسەر گومرگی برایم خەلیل و نەوت و پارۆ سەرۆت و سامان سەرۆت و سامانی نەک کوردستان و عێراقیش ئەگەر 12 ملیۆن ڕۆژانە 12 ملیۆن بەرمیل نەوت لە سعودیەوە ڕات بۆ دەرەوەی وڵات ئەو 12 ملیۆنش بێتە کوردستانی و حاڵی مەهەلەمە باشتر نابێت عزیزم من ئومێدەوارم لەسەر پارۆ سەرۆت و سامان باشتر نەکەن و گرفتیش بۆ میلەتی کورد و بە خۆشان دروست نەکەن خۆ ئەگەر گرفتی دروست بوو دڵنیا دەکەم تاقە چرکەی لەم کوردستانە نامێنەوە بەرپرسەکانمان وەکو ئەوجارانی جاران چۆن هەڕایان کردووە و میلەتەکەیان بەجێهێشت و ئەم جاری بە هەمان شێوە میلەتەکە بەجێهێڵن ئومێدەوارم لەسەر مادەی 140 با گرفت دروستکەن ئومێدەوارم لەسەر سەرژمێری کەوا بەداخەوە تازە سەرژمێری نایڵن سەرژمێری بکرێ لە کاتی هەڵبژێردنەکە بە میلەتیان ود ئەگەری بێت و سەرژمێری لە کاتی خۆیان نەکرێ ئێمە هەوڵستمانە بە ئای باش هەڵوێستەکان بۆچی نەبوو بۆچی لەگەڵ باسی پارەکرێ گرفتەکان بۆ خەڵک دروست دەکرێ و کاتێکی ئارام بۆیەوە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بیوار لە باتیفەوە سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ کاک بیوار. چاوەنی برا باشی؟ زۆر سپاس کاک بیوار. باشە برا ئەو بەڕەمە سەرچیە؟ تایبەتە بە پرۆژە یاسای ژێرخانی ئابووری عێراق و پشکی هەرێمی کوردستان لەو پرۆژە یاسایە. والله پرۆژە یاسایی جێبەجێکردن یعنی پرۆژە یاسایی گەلێک باشە بەس ئەرێ باشە نامە استراتیژیە هاوپەیمانی مەسعود بارزانی و جەلال تەڵابانی. بەڵێ. ئەو بەرەی جەلال تەڵابانی لەگەڵ نامە استراتیژیە گەل مەسعود بارزانیە ئایا ئان لەگەڵ پۆزیسیۆنە ئەو کوردە هەروشتە مالکیەوە ئەو دستورە ڕاستە ئەو دستورە بێتە پەرلەمانی کوردستان ئەو یاسا باشە بەس ئەی باشە ئایا ئەو پەرلەمانە نە پەرلەمان ئەو حکومەتە نە حکومەتی داهاتوو پەسەندەگریە گوچی ئەو حکومەتە شنی ئەو کلا و گاتندا لە ئەوان بکەدایدە ئاراوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێرەوە فەرموو کاک ئەحمەد. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام کاک ئەحمەد فەرموو. سلام علیکم. عەلەیکوم ئەسسەلام گوێمان لێتە. باش. زۆر سپاس کاک ئەحمەد. کاکە ئەگەر پەرلەمان کورد بێ ئەگەر پەرلەمانی کوردستان ئیگەل بێ هەردە سەرکەوتو دەبێ ئەگەر پەرلەمان ئیگەل نەبێ هەردەم دواکەوتو دەبێ. بەڵێ. پەرلەمانی ئیگەل بێ نەک پەرلەمانی ئەنبولایان بێ ئەگەر هەرە پەرلەمانی سلێنێری ملەتن دەبی یەک هەرێبن و یەک دەست بن
هر وقت جوانی غير جذبن أنا سركتوا بين لذا برلمان أحزاب بيتك واتي أنا سركتوا نادي ليش بس بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ئاراز جەوهەر دەڵێت چی لە پشکی کورد بکەم کە یەک تاکە دینار بۆ من نابێ هیوادارم ڕۆژێکی تر باسی مەسەلەی دامەزراندن بکەن. بەڵێ سەبارەت بە زۆربەی ئەو ڕایانەی کە باس لە هەندێک کێشە دەکەن کە دەڵێن لە ئێستادا حکوومەتی ناوەندی و هەندێکیان بەتایبەتی باس لە هەڵوێستەکانی خودی نورمالیکی دەکەن کە دەڵێن هەڵوێستی نیە بەرامبەر بە کێشەکان و چارەسەرێکی نییە تەنها دژایەتی کورد دەکات وەک خۆیان دەڵێن. بەڵێ عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە فەرموو کاک عەبدوڵڵا. عەبدوڵڵا لە پیرەمەگرون ئەو کاتە باشاتی من زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو. خۆشی لێ دەکەم لە بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم. وڵا بەزنوڕای من بێ بەڕێزمدا ئیبراهیم خەلیل وەکو ئەو برارکسی بەدەست بە مالیشی و بێ یاخۆ بەدەست کردەوە بێ بەڵام کورد ئەگەر ئیبراهیم خەلیل حکومیت بە مالیشی بکاتەوە بەڵاس بەیە داوای دهۆک و هەولێر و سلێمانیەش دەکا کورد چۆن بەدای ئەوەی دەبێ ئەگەر ئیبراهیم خەلیل تەسمیمی مالیشی بکاتەوە ئایا خۆی بەهاتی ئیبراهیم خەلیل بۆ هیچ فەقیر و هەژارێکی سەرف نەکراوە بەڵام هەتا لە دەست کوردا بێ ئێمە بۆ ئێمە باشترا بەڵام من ئایا بەڕێزمان جەلال لەماوەی حەوت ساڵی سەرۆکاتی هەتا ناتوانێت ناوچە دابڕۆیەکان هەرێمی کوردستان ئایا ئەمڕۆ گوێم لێ بوو مالیشی بەتەمایە سەردانی رووسیا کە عەقدی باید 5 ملیۆن دۆلاری فڕۆکە و تەقەمەنی لە رووسیا کردووە ئایا بۆ چی بەکاردێنێ ئایا بۆ سەرکردی کوردی بەکار نهاتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە پیرەمەگرونەوە دوا پەیوەندیمان کاک ئەحمەدمان لەگەڵدایە فەرموو کاک ئەحمەد. ئەم کاتە باش هەموو کاتێکت کاک ئەحمەد فەرموو. ئەگەر زەحمەت نەبێ ئەسەرێ ئەم کێشەیەش پەیوەندی بەم تەوەرەوە نییە بەس ئەگەر ڕێگەم دەی بە کورتی کاک ئەحمەد فەرموو لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە. بەڵێ ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان لە کەتیبەکان تۆپخانەکان یان بڵێ سەرۆکایەتی ئەرکان کۆمەڵە گرفتمان هەیە یعنی نەوەیەکەیە بارەوە نییە دەرمان ناکەن بڵێن بڕۆ خۆ حافیز بێت کۆمەڵە قسەمان پێوەتی ئەو ڕۆژە کۆبوونەوەیە کراوە بڵێن معاونێکمان پێمانەڵێ ئەگەر حرمەتان لێبوونی کلتان بەردەکەن یان ئەگەر چیاونین ئەم بلوزە نەکەنە بەرتانە تا بەیانی یان پێمانەڵێ سێتانەکەین خەریکە ئەرشینەوە ئەمە کۆمەڵێ وتی ناشینە بە هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر هیوادارم لەم تەلەڤیزیۆنە بگێتە بەرپرسەکان خۆیان نەزانن چێە بۆ نمونە ئەم قسانی کە بە ئێمە وتێ مەشتێکی زۆر ناشرینە. بەڵە سپاس بۆ کاک ئەحمەد لە پیرەمەگرون کە دوا پەیوەندیمان بوو سبێنێ تەوەرەکەتان کراوە دەبێت لە ڕۆژی هەینیدا هەر لە خۆشیدا بن.